لەوێ ئەڵێن نابێت عەرەبێک گوچی لێ بەخشێ بە کوردێک بەڵام بۆچی کوردێک ئەتوانێت گوچی لێ بەخشێ بە عەرەبێک خوا گەورەیە خوشی من خوا گەورەیە خوا لە هەموو بەڕەحەمترە ئینشەڵا توش دۆخە باشە بێت ئینشەڵا خوا هەموو شتێک باشە کات و ژیانێکی شایستە بێکا خۆ هەوڵی بۆیت سڵاوە لەبێ خاتنم کاتەوە باش گرفتی ئێوە چییە ئەو شت کەم و کوڕیانە چێکە هەیە لێرە ئێمە لە ناو سلێمانیە لە ناو سنتەرەکانە لە ناو خستخانەکانە هیچ گرفتێکمان نییە لەبەرەوەی ئەوان زۆر دڵسۆزانە مامەڵە لەگەڵ ئێمە کەن و یعنی بە تەنگ کێشەکەی ئێمەون بۆ غەسلکردن بۆ شۆردنەوەی گورچیلە بەڵام کێشەی گەورەی ئێمە لە بەغایە باشە لە وەزارەتی سەحەی بەغایە لەوێ من 4 هەفتەیە کتابەکەم چۆتە ئەوێ تا ئێستا ئیمزایەکی لەسەر نەکراوە باشە هۆکات چێکە ئیمزاکەی لەسەر نەکراوە هۆکارەکە چیە هۆکارەکە ئەوەیە لەوێ ئەڵێن نابێت عەرەبێک گوچی لێ بەخشێ بە کوردێک بەڵام بۆچی کوردێک ئەتوانێت گوچی لێ بەخشێ بە عەرەبێک هیچ کێشەیەکی بۆ دروست نابێت ئێمە ئەم کێشەیەمان بۆ دروست بووە هۆکار چیە لە کاتێکە ئەمە خەڵکی ئەم شارەی یعنی ئێرە عەرەبی تایە ئێمە چینایەتی ناکەین حەزمان لە چینایەتی نییە نە لەگەڵ عەرەب و نە تورک و نەفار نە هیچ کەسێ حەزمان بە چینایەتی نییە یعنی ئەو بەڕێ ڕێزیان لێگرین بەڵام ئەوەی کە بە ئێوە وتراتە کار بۆ هەوڵاتیانی عەرەب ئەکرێ و بۆ کورد ناکرێت بەڵێ ئاسانکاری بۆ عەرەب ئەکرێ و بەڵام هیچ ئاسانکاریە بۆ ئێمە ناکرێت لە ناو سنتەرەیە نەخێر سلێمانی عیبی نییە ئەمە سلێمانی تەنها من سەرەی عەمەلیاتیشم نووسیوە لێرە تەنها سەرشم نووسێ بەڵام ئێمە کێشەکەمان بەغایە وەزارەتی سەحەی بەغایە لیژنەی بەغایە هیچ شتێکمان بۆ ناکەن هیچتان بۆ نەخێر خۆ گرفتەکە چییە من گرفتەکەم هەردوو گورچی لەم لە دەستداوە پێویستم بە گورچی لەیەکە کە زەرعی گورچی لەو باشە هەیە دەسەکەوێت واللهی لە کورد ئێستا من خۆم کە سوکاری خۆم دوو برام هاتنە پێشەوانێ ویستیان گورچی لەم پێبن بەڵام ئەوانیش نەخۆشن خۆتە زانی کوالێتی دەرمان و خواردن و ئاو هەموو شتێکی ئەم شارەی ئێمە هیچی باش نییە وایە هاتنە پێشەوە گورچی لەم بنێ بەڵام هەردووکیان زەختیان هەیە دکتۆر قبوڵی ناکە ئەڵێ گەرێکی زەختی هەبێ شەکرەی هەبێ ئێمە ناتوانین بۆ تۆی دانێ ناچارین پەنابەرینە دەرەوە لە چۆ بۆ نونە ئەم گورچی لێ دەست ئەکەوێت چی تاکردەوەی کە دەست بکەوێت واللهی طبعا لە ڕێی کۆمەڵێک کەسەوە ئەتوانینەوە گورچی لێ دەستخین واتە بەکڕین بەڵێ پیا بۆ یان دەسە طبعا من پەیام کردووە و تقریبا 3 مانگە خەریکی ئەم کێشێ بەڵێ بۆ نونە ئەو هاوڵاتیە کووردە عەرەبەت چییە نەخێر خەڵکی خوار و عێراقە بەغایە نرخەکەی چۆن بوو واللهی نرخەکەی تا بڵێ یعنی گرانە من خۆم شخصی خۆم واللهی ماڵم فرۆشتووە سیارم فرۆشتووە خەڵک کۆمەکی بۆ کردوم قەرزم کردووە یعنی ئەنجا توانیمە بیکڕم بەزی تر ئەوەیە ئەم گرفتەمان بۆ دروست بۆ و هیچ ئاسانکاریەکمان بۆ ناکەن باشە ئەمە هیچ زەمانەتێک هەیە لەم بابەتەیە کە بەو شێوازە تۆ ئۆپارێ سەرفکی لەم بابەتەیە واللهی زەمانەت چییە مەجبورین لەبەرەوەی ئێمە خۆی ئەبوو ئەم گرفتانەمان هەموو حکومەتی کوردی بۆیان چارەسەرکردینە لە کاتێکە لە هەموو وڵاتێکە خەڵک بیمەی سەحی هەیە باشە خەڵک بیمەی تەندروستی هەیە حکومەت هەموو چارەسەرێکی بۆکە لەسەر شانی خۆی بەڵام میلەتی ئێمە هەموو شتێ هاتوتەوە سەر شانی خۆمان باشە دۆخ گوزارانتان چۆنە بۆنە حاڵە چۆنە لەم دۆخەیە واللهی زۆریش خراپ زۆر خراپ لەبەرەوەی تۆ گەر ماڵ بفرۆشی ژیانە یعنی چۆنەڵێ سیارەت بفرۆشی قەرزکەی ئەبێ بارودۆخی چۆن بێ ئادەی بڵێ تۆ بڵێ بارودۆخە بێت چۆن بێت ژیانمان هەمووی لەسەر قەرز و قۆڵە و لەسەر شتانێکی چۆنەڵێ نازانم خوا گەورەیە خوشی من خوا گەورەیە خوا لە هەموو بەڕەحەمترە ئینشەڵا توش دۆخە باشە بێت ئینشەڵا هەموو شتێک باشە کات و ژیانێکی شایستە بێکا خۆ هەوڵی بۆیت ئینشەڵا خاوەن مناڵی بەڵێ 3 مناڵم هەیە